دکتۆرە سڵاو لێ بێ. سڵاو خێر بێ. سکول باشی من خاڵە بەکرم زاوای ماڵی عوسمانم. خێر تۆ بۆچی هاتووی؟ ئەوەی ڕاستی بێ خێزانەکەم هاتبوو بۆ ئێرە پێ و تۆ دوا بۆ ژن و ژنخوازی. پێ و تۆ دوای مانگی جوابتان لێ جەرم جا مانگێ زۆر زۆرە. بەشکم هەر ئەمڕۆ جواب بەن لێ بجێڕیتەوە. ئەمڕۆ؟ بەڵێ. چۆن شتی وایە بێ؟ من خزم و کەسوکارم هەمووی لە ئەوروپا. تەنها خاڵێک و مامێکم لێرە. دکتۆرەجا قوربانی بم. پێویست بە خاڵ و مامن ناکات. خۆت دەزانی من ئاوا لەگەڵ یادا. تێگەشتی دایمە بەیەکەوەین. ئەوە دانێ بۆ من. تێگەشتی؟ ئەم غالب تۆش لە تەرەفی ئەوانی؟ ئەرە وەڵای من لە تەرەفی ئەوان پیاوێکی پیاوانە نەجیب خانەیان چەند ساڵ ئەو پیاوە ڕەفیقمە. باوەڕ بێ ڕۆژی 20 کەس سفرەکەی نانەخوا. شتی وا نابێ. هیچ نەبێ یەک دوو ڕۆژێکم بنێ. خوا یەک دقە. ئەرێ دکتۆرە ڕەجال یەکەم بۆ دوو ڕۆژ تەخیر یەکەیت هەر ئەمڕۆ بانایی خۆی لێبێنین و نابێ چۆن شتی وا بێ؟ ئەمە کە ئەڵێن نابێ من خەریکە پێستی سەرم ئەنووسێ بەو سەقبۆ بۆ نابێ ئاخر سەبەب ئەی ڕاستەکە دکتۆرەی گیان. نازانم چی بڵێم. دەڵێ باشە بەس مەلاکە ماوە ئێستا تەلەفۆن بۆ مەلاکەشەکەم بیکەم. بیکەم. ئەڵڵا ئەوە قسەیە ئەوە کە پێم خۆشە مەلا تاسین مەلا تاسین ئەوەت. مەلا تەحسین چۆنیت؟ ڕۆحەکەم ژن ماراکەم هەر ئێستا بگەرە خەستەخانە. عوسمان چۆن لە خەستەخانە شتی وا بێ؟ تۆ ئەزانی چۆن سەیری کە تۆ چاوەڕێ بە لۆکەیشنی بۆکەمە بگەرە ئەو ماڵی کە من ئەەکەم باشە؟ ماڵی ئێمە ماڵی ئێمە. ئەزان مەزان باشە بە قوربانی مەلا بم چاوەکەم زۆر سپاس زۆر سپاس. تۆ کە لۆکەیشنم بۆ گەشت بۆ کردیتەوە ڕێک بگەرە ئەو ماڵەوە هەقە نەبێ بە قوربانی مەلا بم دەیخوا لەگەڵ. تاوە ئەوە کە چوینە ماڵی ئەوە لۆکەیشنی بۆکەمەوە یەکسەر مەلا تەحسین نەگات. تەواو ئاسیا. دەفەرموو دکتۆرە خەن پێشمان کۆ با بڕێن. بۆ چۆ؟ نابێ ئیجازێ بکەم؟ کەچێ ئیجازەت نایە باخایی ببن نەجاتی ڕۆژێ دە ڕۆژە بۆ تاویزەکەمەوە دەبا بڕێن. دەفەرموو. ئەڵڵا کە خۆشە. پیرۆزێ بێ کاکەی گیان. یاخوا پیرۆز بێ بە دڵی خۆش. دکتۆرە فەرموو.